منداڵەکەیە وەزارەتی بازرگانی Sağlıklı olmadan ne? Şöyle ben bir baklavalı istiyorum. Tamam. Haberim var abi. Bir orada var, bir de burada var. Biz kaldık zaten. Ama bu zaman da ne? Nasıl ödeyeceğini? Ayşe. Tamam. چەند شتێکمانی زۆر ناخۆش لە هەمویان ناخۆشتر چیرۆکی ئەو کچە منداڵی 13 ساڵ بوو لەگە بابی گیر بوو کە بەدەستخۆشیەوە تیمەکانی وەزارەتی ناخۆ پێیانزانی بوو زوو گەشتنە سەری بەرەبەری نوڕانیە بوو تقریبان دەوروبەری یەک بوو تیمەکان دەستیان بەکار کردکەوە ئەو کچەی دەربینن لەگە بابی لە بنەوە ماوە تیمەکان دەستیان پێکرد تقریبان بووە 11 شێوەی شتێکیەوەها ئەمەلەک پێیا بوو کە کچەکە دیاربی لە وەکو تەنەڵک دیار بوو بەڵام هەر دەرنەدا لەو تەنەڵە گچکەیە یعنی ئەمە بەس پێمان دەکرا قسە لەگەر بکەین و خۆمان بگەین نەکەنی بەعاستە بەس ئیوەی نەبوو مباشتر دەری بینی لەبەرەوەی وا کەتبوون خۆی و بابی تەنەکەیان لە بین بوو دەرکەی لە قالدرمەی دیار بوو داهاتنە خوارێ غاردان دوو تابق قالدر کەتبووە سەریان کچەکە ڕانی گیر بوو لەسەر لە من قالدرمەکەی تەنها پێدەکرا هاوارکات چ لە بابی هاوار لە بابی بکات لەو دەریکەوە قورتاریکەن ئەمە گەشتنە سەر بەڕاستی موقفێکی زۆر ناخۆش بوو یعنی کچێک لەو تەمەنەی 3 ڕۆژ زیاتر لە بن ئەو بەردەی بمینێ لە دەرێ بە فرباریە سەرمایەکی زۆر خەڵک لە سەرمان لە دەرێت تەحەموڵ ناکات ئاوی نییە خواردنی نییە بابی لە بنیتی یعنی نەفسیەنیش تەحتیم بووە لە دوو داچی دەپرسی لە داچی کاستان داچی کامە گەشتنەوە زانیمەدا هەر ئەمری خوای کردووەویش بەس نەیدەزانێ یەکەم شت هاواری کرد پەنای بر لەو ئاوم بدەنێ زۆر تێنیمە قسەم لەگەری کردا من حەسەب تەوجیهاتی سەرۆکی تیمی هەرێم کە عەقیل تەحسین بوو تی دکتۆر بڕۆ خوای بزانین کو قەرار دێن کو دەربینین چ حرەکەتی پێ بکەین کە پێی ئەزیەتی نەخواتن ئەو کچە هەندێک دڵی خۆش بوو کە ئەمە دیت بەزە عینە وەختیش تەواو ئینهیاری کردبوو دەلەرزی قسەی پێ نەدەکرا ئیتر ئاوماندایە کەم بە حەدەکی کەم قسەمانەکە کرد چنیە تەعاون بە لەگەرمان طبعا لای شانێکی دیار بوو دەستی لە دەرێ بوو باش و کە ئیستیغلال کرا کانولە و مغەزی لەدا بندرێ ڕانێکیشی لایەکی دیار بوو بەڵام برادرانی ناخۆ زۆر بە پرۆفیشناڵان دەوروبەریان خاوێن دەکرد بەو نوعی لە هەموو خۆتۆکی سچارەیان بەمە دەکرد لە ڕووی تەندروستیەوە ئەو حەڕەکەی پێ بکەین ئەزەتی دەخوا ئەزەتی ناخوا ئامێری قورسیان بەکار نەدەهێنا هەموو ئامێریشتی باشیان پێ بوو بە وردی دەیانویست ئەو کچە بە سەلامەتی بێتە دەرێ طبعا لەو وەزعەش بابەکەی لە بنەوە هاواری دەکرد بەس ئەو منداڵم لە بینە دەرێ گامژ نەیەمە دەرێ موقفەکی بەڕاستی زۆر ناخۆش بوو ینی تو گەشتنە مەرحەلەکە ئەمە بە خۆمان وخەت بسەیتە لەسەر خۆمان لابین ئەوەندە پێی تێکچووین بۆ منداڵی بەڵام لە ئیشیەوە ئەگەر خوا پشت و پەنات بی ئەکید دەتانیشتە چی بکەیت بەدەست خۆشیەوە تیمەکانی وەزارەتی ناوخۆ گەشتە دەوروبەری سەعات 2 شەوێ کچەکە دەرهات پاشەوی بابەکەش هاتە دەرێ و لە ڕێگای تیمەکانەوە گواستراوە بۆ نەخۆشخانەی ئیسلاحیە لێرانە هەندێک موقفی زۆر ناخۆش ڕووی دا ئەمە منداڵێک وەزارەتی تیمەکانی وەزارەتی ناخۆ زۆر لەگەری مەشغوڵ بوون زۆری خەیانجی زۆر خراپ بوو بۆ وەختەکە زۆر بوو چهارەم ڕۆژیان پێنجەم ڕۆژ بوو گەشتنەکەنی منداڵەکەمان هەڵگرت باوەڕتەبی خینەکەی ڕۆم بوو یعنی ئەو منداڵە چەند مقاومەی کردی دەکا ئەو پەری ڕۆژ دەکەم مردیە چکۆن خینی نەمەیی وزارێ یعنی ئەوە کەتبووە سەری بەڕاستی وەزعی زۆر ناخۆش بوو مردە بوو یعنی ئێستا ئەوە ئەگەر بێت و ڕۆژێک پێشتر بتزانی با لێوەندەر ئەو منداڵە ڕزگار دەبوو موقفی کە ناخەژێن بوو تونە ئەو باڵەخانە دەڕۆی جانتای منداڵەکە دەدیت یعنی ئەوە ئەمە لەچی هەبووە ئێستا نەمایە